داهاتەوەری کۆتایی بەرنامەکەمان ئەمانێت قسە بکەین لەسەر ئەوەی ئەگەر کەسێک ویستی لە زانکۆیەک لە دەرەوەی هەرێمی کوردستان درێژە بە خوێندن بدات بە چ شێوەیەکە ئەوەی کە سکۆلەرشیپی پێوتردیان بۆ نمونە هەندێک جار ئەم دەرفەتە هەیە کە کڕی خوێندن لەسەر زانکۆکەیە کۆمەڵک ئۆفەریتری هەیە بۆ نمونە نیشتە جێبوونەکەت بۆ دابینەکەن یان بڕێک لە پارەکەت بۆ دابینەکەن ئەم دەرفەتانە هەندێک لە خوێندکاران ئەیانەوێت سوودی لێ ببینن ئێوە چۆن ئەتوانن ئەگەر بە تەمای ئەوەن کە لە دەرەوەی زانکۆکانی کوردستان درێژە بە خوێندن بن چۆن ئەم دەرفەتانە بدۆزنەوە مەرجەکان چێ بۆی کە بتوانن لەو زانکۆانە وەربگیرن ئەمە بابەتێکە من بە میواندارەتی زۆر بەڕێز دانیار ئەحمەد خوێندکار لە زانکۆی ئۆقیانوسی ئارامیە پاسیفیک ئۆشن زیاتر لەسەر ئەم بابەتە زانیاری وەرئەگرین زۆر بەخێر بێ کاک دانیار زۆر سپاس بۆ ئێوە لە پشووی هاوی نایوایە بەڵێ سە بە پشووی هاوی نەگەڕاوینێت زانکۆی پاسیفیک ئۆشنە ئەگەر بۆمان باس بکەی لە چ وڵاتێکە چی ئەخوێنی لەوێ بەڵێ ئەم زانکۆیە لە وڵاتی رووسایە لە ناوچەی ڕۆژهەڵاتی رووسیا بڵین بە ئینگلیزی هەرێمی فار ئیستی پێڵێن لە شاری خابارۆڤسک ئەم لەگەڵ ڤلادیڤۆستۆک ئیتر بە پایتەختی ڕۆژهەڵاتی دووری رووسیای فیدراڵیدا ئەنرێن سنوورە لەگەڵ چین و سنووری ئاویشمان هەیە لەگەڵ وڵاتی ژاپۆن باشە چی ئەخوێنی لەوێ من لەوێ خوێندکاری ئینفۆرمیشن سیستەم ئەند تەکنۆلۆژیم لە هەر لەوێش لەگەڵ ئایتیە جیاوازە بەڵێ ینی فەرقێکی هەیە کەمێک زیاتر فراوانترە مەجالەکە گشتگیرترە خوێندکار پراکتیکی زیاتر ئەکە هەر لەوێش من هەر لە هەمان زانکۆ ساڵی زمانی ڕووسیم وەرگرتووە باش ئەم بڕیارە چۆنە کاک دانیار 2 ساڵ پێش ئێستا بڕیاری ئەوەدا لە کوردستان بۆ درێژەدان بە خوێندن چیتە رووسیا بەڵێ تەبیعی هەموو شتێک زۆر جار خەونە سەرەتا خەونی بۆ خۆشم خەونێکی مناڵی بوو کە ئەمیست لە ڕێگەی خوێندن بڕۆمە دەرەوە نەک بە هیچ ڕێگایەکی تر ڕاستە بیدایەت هەنێک ناخۆشی لە ڕێگە تا هەیە یان سەختی لە بەرامبەر تا هەیە سەختیەکە بەنمونە مەسەلەن ئێوە گەرسەیرکەن کاتێک خوێندکارێک قەراری چونە دەرەوە ئەیات پێویستی بە فەندێکی باشە پێویستی بە دامێکی مادی باشە جا لەلایەن خێزانەکەیەوە بێت یان لەلایەن ڕێکخراوێکەوە بیان لەلایەن حکوومەتەوە بێ من ئەم قەرارم کاتێکیا کە بینیم وڵاتی رووسیا ساڵانە سکۆلارشیپ ئەیا بە خوێندکارانی نێودەوڵەتی کوێ زانیت ئەم دەرفەتە هەیە بەڵێ چەند مەسادیرێک هەیە بۆ ئەوەی تۆ بزانیت ئەم حکوومەتە سکۆلارشیپ ئایانە یەکەم لەوانە ئێمە گەر بگەڕینەوەنە بۆ خۆمان وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بەردەوام کۆنتاکتی هەیە لەگەڵ ئەو جیهاتانی کە سکۆلارشیپ ئەیەن و هەر جیهاتێک سکۆلارشیپەکە شمولی ئێمەی عێراقیان کورت بکات ئەوان بڵاوی ئەکەنەوە لە پەڕی فەرمی خۆیان لە فەیسبوک من لێەوە ئاگام لێبوو بینیم ڕێگەی تریش هەیە بەڵێ نوێنەرەی دیبلۆماسی وڵاتانە لێرە بەنمونە سەفارەت و کۆنسوڵخانەکانیان بەم شێوازە ئەوانیش لە پەڕی خۆیان لە فەیسبوک بیا لە تەلیگرام بیا لە وێبسایتی خۆیان بڵاویەکەنەوە کە بەم بڕا کورسی خوێندن دابین کراوە بە خوێندکارانی کورد و ئەتوانن لە ڕێگەی ئەم لینکەوە بەنمونە پێشکەشکردن ئەنجام بن ئیتر بەرمەبنای مەجوڕێنمایەکانی خۆی و ئەبێ خوێندکار کاتێک کە تەقدیمەکات ئەم مەجوڕێنمایانەی تیابێ باش مەرجەکان چییە؟ هەر لە رووسیا یان بە گشتی لە وڵاتانی تر مەرجە گشتیەکان چین بۆ وەرگرتنی خوێندکار؟ مەرجە گشتیەکان جارێ بزانین خوێندکار خۆی بۆ چه ئاستێک ئەوێت تەقدیم بکات چونکە هەنێک وڵات هەیە تەنها تەقدیمەکەی بۆ ماستەرە بەنمونە سکۆلارشیپی چیڤلینگی بەریتانیا لەگەڵ سکۆلارشیپی فولبرایتی ئەمریکا ئەمە تەنها بۆ ماستەرە سکۆلارشیپی وڵاتی رووسیا بۆ بەکالۆریۆس و ماستەر و دکتۆراشە واتە بۆ هەرسێ ئاستەکەیە و مەرجە گشتیەکان پێش هەموو شتێک بێت تۆ پۆلی 12 تەواو کردبێ باشە ئەگەر پێشکەشکار بیت بۆ ئاستی بەکالۆریۆس ئەگەر پێشکەشکاریش بیت بۆ ماستەر یان دکتۆرا ئەبێ شەهادەی پێشتر بەکاربێنی بەنمونە بەکالۆریۆس بەکاربێنی بۆ ماستەرەکە و شادی ماستەر بەکاربێنی بۆ دکتۆراکە حتمما ئەو کەسانشی کە فەرمانبەرن مەجوڕێنمای تایبەتیشان هەیە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان کە مەسەلەن ئەبێت 2 ساڵ بەسەر ماستەرەکەات یا پڕوو بێتە 2 ساڵی خزمەت هەبێت و پاشان ئەتوانێت تەقدیمی خوێندن بکاتەوانێ باشە کاک دانیار پێوەرەکان چییە بۆ ئەوەی کە
لە خوێندکارێکی هەرێمی کوردستانە هەبێت کە ئاچێتە بۆ نەوڵاتی رووسیا درێژە بە خوێندنێت. یەکەم ڕێنجی و دەرەجانی کە دانراون بۆ بەشەکان و دووەم تەمەنیش کە ئەبێت زۆر سەروستی ساڵ نەبێ بۆ بەکالۆریۆس. کۆنمرەی چەندێکی پێویستە بۆ منە ئەو زانکۆی بەڕێزت بۆ ئەو بەشە؟ کۆنمراکە لەلایەن سەلەکشن کۆمیتیەوە قەراری لەسەر درراوە. بەنمونە بۆ ئەو کەسانی کە پۆلی 12یان تەواو کردو و نمرەیان سەر و 85 ئەتوانن تەقدیمی فاکەڵتی پزیشکی بکەن لە وڵاتی رووسیا، واتە جەنرال مێدیسن تەقدیم بکەن، مەرجە کۆنمرە 95 کەمتر نەبێ. ئەم مەرجەش خوێندنی باڵاش ئاماژەی پێ ئەیە کە کاتێک ئەم مینحانە بڵاو ئەکاتەوە بە مەبەستی تعدیل شەهادە و ئەم شتانە. و بۆ بەشی پزیشکی ددان و پزیشکی دەرمانسازی پێویستە نمرەت لە 80 کەمتر نەبێت، 80 لە سەدی پۆلی 12. بۆ بەشە هەندەسیەکان و فاکەڵتە ئەندازیاریەکان بە هەموو مەجالەکانیەوە ئەبێ 75 کەمترت نەبێ، 75 پۆلی 12. بەڵام بۆ بەشەکانی کە باشترە 65 بەرەو خواردنەبێ، 65 بەرەو خواردن، 65 بەرەو زمان تا چەند قورس بوو بۆ تۆ کە چیتێتە وڵاتی رووسیا و کۆمەڵێک زمانی تریش بە هەمان شێوە هازمونتە بەشەکەی تۆ لەگەڵ تۆی ئاخوێنە؟ بەڵێ زمان بە حکمیەوەی ئەم سکۆلارشیپی حکومەتی رووسیا خۆی لە چوارچێوەی پاگێجەکەیە پری یونیڤەرسیتیشی لەگەڵایە، واتە تۆ پێش ئەوەی داخڵی خوێندنی بڕوانامەکەی خۆت ببی بە کالۆریۆسە یان ماستەر یا دکتۆرایە 9 مانگ واتە 1 ساڵی ئەکادیمی تۆ کۆرسی زمان وەرەگری، زمانی ڕووسی و نەک تەنها زمانی ڕووسی بەگشتی، تەنانەت زمانی زانستیشت فێرەکە، چونکە لە زمانی رووسیا هەنێ دەستەواژەمان هەیە دەنووسینی ریسێرچ و بەحسا بەکاریەت لە زمانی گشتیان نییە، لیان لە نووسینان نییە. بە هەموو شێوازەکان لە خلاری ئەم 9 مانگەیە تۆ جگە لە زمانی ڕووسی و بەشێک لەو بابەتانش ئەخوێنی کە لە ساڵی دواترە تۆ لە بەشەکی خۆتە هەتا، یعنی ئەم بەشە لەم بەشە تۆ ئەم پرۆگرامانە ئەخوێنی یەت بە شێوەیەکی کاڵ پێت پیشان ئەیات و تێت ئەگەێنێت کە پرۆگرامەکانت چییە، لەسەر چی ئەخوێنیت و چی فێر ئەبیت هاوپێش لەگەڵ زمانی رووسیا. بەڵام زمانی ڕووسی لە 1 واتە لە یەکەم ڕۆژی ساڵی ئەکادیمی بەردەوام ئەبێ هەتاوکو ناوەندی مانگی 6 و لە مانگی 11 عادەتەن لە مانگی 11 سمستەری یەکەما خوێندکار ئاشنا ئەکە بۆ پرۆگرامانی کە لە ساڵی دواترایی خوێنێ و لە سمستەری دووەمە چەند پرۆگرامێکی تری بۆ زیاد ئەکەن. بەنمونە بۆ من بەشی بۆ بەشەی خۆم ئینفۆرماتیکیان زیاد کرد، ئەچوینە تاقیگەی کۆمپیوتەر ئەو پرۆگرامانی کە ئێمە لە ساڵی ئایندە ئیشی لەسەرەکەین زۆر بە شێوەیەکی جوان بۆ خوێندکارێک کە بیدایەتی بێ لە زمانی رووسیا فێر ئەکرێ. ئێستا تۆ توانی باش ڕووسی قسە بکە یان باش تێ بگێ؟ زمانی ڕووسی بێگومان ئەتوانم، بەڵام هەتاوەکو زیاتر پراکتیکەی بکەیت و بۆ ئێمەی بیانی زۆر باشترە، بۆکو توانین بێگومان ئەتوانین، چونکە خۆی تاقیکردنەوەی هەیە ئایا بزانە بۆ منە ساڵی ئەوەڵ توانیتە سوود وەرگری، ساڵی دووەم توانیتە سوود وەرگری، یان دەرەجەیەک هەیە پێوەرێک بێت بڵێ لەوە کەمتر ئیتر ناتوانانی لەم زانکۆیە بەردەوام بیت یان نا؟ وەکو دەرەجە نەخێر، بەڵام مەرجە دەربچیت، مەرجە لەو پری یونیڤەرسیا دەربچین، مەرجە ئەو ساڵە تۆ دەرچوو بیت، ئەگەر بکەویت ئەو کاتە سەحبی سکۆلارشیپەکەت ئەکەن و مافی ئەوە نامێنە کە بە خۆڕایی بخوێنیت. لەبەر ئەوە هەدەفی سکۆلارشیپەکە ئەوەیە کە خوێندنێکی خۆڕایی پێشکەش بە تەلەبەکەکە کە سوودی لەوەربگرێت، ئەبێ ئەویش سەرکەوتوو بێت لەو ساڵەیە و دەربچێت و نمرەی لە GPA 5 3 یا 4 یا 5 لە 5 هەبێ. باش جا پێمان بڵێ کاک ئەگەر لە ئێستاە بۆ زانکۆکانی رووسیا یان زانکۆکانی وڵاتەکانی تر کرەی خوێندن و هەروەها شوێنی مانەوە و نیشتەجێبوون بە چ شێوەیەکە؟ لە وڵاتێکەوە بە وڵاتێکی کە ئەگۆڕێت، بەڵام ئەگەر بە حکمی کە خۆم لە وڵاتی رووسیا و شارەزاییم هەیە لە شێوازی ژیان و کرێ و ئەو ڕسوماتانی کە لە تەلەبە وەرئەگیرێ لەوێ زۆر نزمە. ئەگەر کەسێک بێ بە پاری خۆی بڕوا بخوێنێت، یعنی زانکۆ هەیە بەشەکانی لە $1500 دەست پێکەن و بۆ سەرەوە و زۆر گرانیش هەیە بۆ ئەو کەسانی کە وەزعی مادیان ئەفون لەبارترە،
بەنمونە زانکۆی سیشینۆف فێرز مێدیکال یونیڤرسیتی لە مۆسکۆ پزیشکی گشتی ساڵانە یەک دەفتەرە. بەڵام وەکو شوێنی مانەوە لە ڕووسایە شوێنی مانەوە زۆر هەرزان ئەدرێ بە خوێندکار. زانکۆ بۆی دابین ئەکات بەڵام مانگانە ڕسوماتێکی ڕەمزی لێوەر ئەگرێت کە لە هەنێک زانکۆ لە 10,000 دیناری عێراقیەوە دەست پێ ئەکات زۆر بڕوات تاوەکو تقریبان 40,000 دیناری خۆمان ئەمە لە زانکۆگرانەکان بەو شوەیە کرێی خوێندنەوەها گرانەوەە. زانکۆش هەیە بۆ نمونە یەکسەر کرێی خوێندنەکەت لەسەر ئەو وڵاتە بێت؟ بەڵێ تۆ کە تەقدیمی سکۆلارشیپەکە ئەکەیت لە ڕێگەی ئەو پۆرتاڵی خۆیانەوە تۆ بەشی سێکشنێکت هەیە بەشی هەڵبژارنەکانی خۆت تۆ 6 زانکۆ ئەتوانی هەڵبژێری 6 زانکۆ هەڵ ئەبژێری بە یەک تەخەسوس و بۆ یەک ئاست مەسەلەن بۆ بە کالۆریۆس بەشی ئابووری و 6 چۆیزت ئاياتی هەڵە 6 زانکۆ هەڵبژێری. من ڕێنمایی هەموو خوێندکارانەکەم کە ئەو زانکۆیانی هەڵی ئەبژێرن باشتر لە ڕیزی زانکۆ باوەڕپێکراوەکانی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکومەت یاریمی کوردستان هاتن. چکە دواتر بە مەبەستی گەڕانەوە بۆ کوردستان تۆ پرۆسێک لە بەردەمە پرۆسێک تعدیل شەهادەیان یەکسانکردنی بڕوانامەکانت هەیە. یەکێک لە مەرجەکانی یەکسانکردنی بڕوانامە ئەوەیە کە تۆ بێ زانکۆکە لە لیستی زانکۆ باوەڕپێکراوەکانی حکومەت یاریمی کوردستان هەبێ. جا پێویستە خوێندکار دیراسەیەکی وت بکا لەسەر ئەمە بەباشی پێش ئەوەی بەشپرزەی دەست پێ بکە یەکەم جار بێت بەڵگەنامەکانی حازرکات و زانکۆکانی هەڵبژێرەکەم 6 زانکۆی هەڵبژارد دوایی کە ناوی دەرچوو ئەیتر ئەگەر گرانترین زانکۆش بێ لە ڕووسیا حتا ئەگەر بە نمونە زانکۆی سیشینۆفیش بێ خوێندنەکەی بۆ ئەکەن بە فری. باشە. ڕووسیا چۆن وڵاتێکە بۆ خوێندن؟ ڕووسیا وڵاتێک هەیە با بڵێن زۆر تێچوو مەسرەف نەخاتە سەر خوێندکار؟ بێگومان نەخێر چکە ڕسوماتەکان لێ وەکو خۆت خەرجی مانگانەی بەڕێز دوکو نمونەیەک باس بکەین چۆنە چەندێک لەسەرت ئەکەوێ؟ خەرجی مانگانە ئەویش ئەکەوێتە چەند سەر فاکتەرێک یەکەم لەوانە ئەو شاری کەلی نیشتەجیت نمونە وەکو شاری مۆسکۆ یان سانکت پیتەربورگ ئەمانە تێچوویژیان تا حدێک بەرزترە لە چاو شارەکانی تریان هەرێمەکانی تر. ئێستا بەڕێزت لە مۆسکۆ من لە مۆسکۆنی من لەو شارم لە شاری خابارۆڤسک کە لەم شارە تێچووی ژیان بۆ خوێندکارێکی نێودەوڵەتی ئەگەر بە شێوەیەکی ئیکۆنۆمی بژی واتە زیان مەسرەف نەکات هەنێک شتی نەبێت $150 بۆ $250. ئەمەە بۆ مانگێک بۆ مانگێک لەوانەیە $150 خوار $150 بێ حەسەب خۆت تا چەندێک تۆ لە دەرەوە نانەخۆیت تا چەندێک تۆ چوونە دەرەوەت هەیە پیاسەت هەیە گەڕانت هەیە بێگومان هەتا وەکو زیاتر اقتصادی بژی و تێچووشت کەمترە بێ بێگومان بەڵام لە شارێکی وەکو مۆسکۆیە لەوانەیە سەر و بەلایەنی کەم سەر و $300 تۆ پێویستە بۆ مانگێک چکە لەوێ حتا تەنانەت ڕسوماتی تەکسی سێقاتی شارەکانی ترە بەکارهێنانی ئالەتەکانی گواستنەوە زۆر بەرزترە لە چاو شارەکانی تر خواردنگە و فاسفود و شوێنە گشتیەکان گرانترن. بەڵێ دەستی خۆش بێت کاک دانیار ئەگەر لە کۆتاییە ڕێنمایی چێ بۆ خوێندکارانی قۆناغی 12 ئامادەیی کە بیانەوێت لە دەرەوەی هەرێمی کوردستان درێژە بە خوێندنمان؟ بەڵێ وەڵام من وەکو ڕێنمایی ئەوان پێ ئەڵێم چاویان لەسەر مەسادیرەکان بێت ئەگەر ئەیانێ ئۆفەری خوێندن بە خۆڕایی لە دەرەوە وەربگرن و زوو بەڵگەنامەکانیان حازر بکەن چکە پرۆسی سکۆلارشی پرۆسەیەکی دوور و درێژە باشتر لە مانگی نوێی ئەم ساڵەوە گەربیانێ بە ساڵی داهاتوو لە وڵاتە بن کە ئەیانەوێت با بەڵگەنامەکانیان حازرکەن وەکو بڕوانامە ئەوانە پرۆسی تەزیقات تەواو بکەن و زانکۆیانی کاڵی ئەبژێرن لە لیستی زانکۆ باوەڕپێکراوەکانی حکومەت یاریمی کوردستانە بن و دوای ئەوە پێش ئەوەی بڕۆن گەشتکەن بۆ ئەو وڵاتە پۆرتاڵی تایبەتی وەزارەتی خوێندنی باڵا لەوێ فایل بکەنەوانێ بۆ ئەوەی دوایدان بە بڕوانامەکەیانە بنرێت. زۆر سەرکەوتوو.